ئەمڕۆ من تەنها پەیامێکم هەیە بۆ بەڕێز بایدن تکایە گوانتانامۆ دابخات. تۆ دەزانیت ئەو شوێنە پەڵەیەکە لە مێژووی ئەمریکا و بەها ئەمریکایەکان و سیاسەتی ئەمریکادا. منسوور ئەلزەیفی هاوڵاتی یەمەنی دەڵێت لە تەمەنی 18 ساڵیدا چوو بۆ ئەفغانستان تا لێکۆڵینەوە لە گروپە سەربازی ئیسلامیەکانی ئەوێ بکات بۆ یەکێک لە پەیمانگا ئیسلامیەکانی وڵاتەکەی، بەڵام هەرگیز نەگەڕایەوە. کاتێک گەیشتم ئەفغانستان دوای چەند مانگێک 11 سپتەمبەر ڕوویدا. گوێم لێتانە جیهان گوێ لێتانە و ئەو کەسانی کە ئەم بینایان ڕوخان هەرزوو گوێیان لە ئێمە دەبێت. پاشان لەلایەنێکێک لە ئەفغانەکانەوە ڕەفێنرام لە یەکێکەوە بۆ یەکێکی تر فرۆشرام و دواتر وە قاعیدا بە ئەمریکایەکان فرۆشرام. دەڵێت ئەمریکیەکان بە دوای سەرکردەیەکی میسری قاعیدەدا دەگەڕان کە لە ناوەڕاستی تەمەنیدا بووە و بەشدار بووە لە پلاندانانی هێرشەکانی 11 سپتەمبەر. پێویست بوو ئەو کەسانە بگوازرێنەوە ژینگەیە کە تایدا بەنیهێنی دەست بەسەر بکرێن لەلایەن شارەزایانەوە لێکۆڵینەوەیان لێ بکرێت و کاتێکی گونجاو بدۆزرێتەوە بۆ ئەوەی لەسەر کردەوە تیرۆریستیەکانیان دادگایی بکرێن. ئێمە بە قاچ و دەستی کە لە بچەکراوەیەوە دەم و چاودا پۆشراوی و بە جلوبەرگی پرتەقاڵیەوە گەیشتین وەکو خراپترین تیرۆریست پیشانی جیهان دراین. کاتێک گەیشتین جلەکانیان داکەندین فڕیان داینە سەرزەوی، پاشان بە سۆندە ئاویان پیادەکردین و بە فەڵچەیەکی وەکو ماسیحە شۆردیانین. سەرەڕای سوکایەتی پێکردن ئەلزەیفی دەڵێت ئەشکەنجەدان بەردەوام بوو. کاتێک لێ کۆڵەرەوەکە ئەشکەنجەی دەدام ڕووتی دەکردمەوە و لی دەدام، پێی گوتم تۆ تیرۆریستیت، من وتم تۆ تیرۆریستیت، تۆ ئێستا وەکو تیرۆریست ڕەفتار دەکەیت. دوای 14 ساڵ ئەمریکا تۆمەتەکەی کشاندەوە کە ئەلزەیفی سەرکردە میسریەکەی قاعیدە بێت، بەڵام ئەلزەیفی بیستەکانی تەمەنی لەناو گوانتانامۆدا بەسەر برد کە سەر دیوارەکانی بە تەلی زریسکدا پۆشراون. ئەمڕۆ 39 دەستگیرکرا و هێشتا لە گوانتانامۆن کە تەنیا 12 کەسیان تۆمەتبارن یاخود سەلمێنراون کە تاوانباری جەنگن، بەڵام ئەو 12 پیاوە زۆر مەترسیدارن. هێندە مەترسیدارن تا ئێستا نە سەرۆک ئۆباما و نە بایدن نەیانتوانیوە بە تەواوی گرتوخانەکە دابخەن. ئیدارەی بایدن پابەندە بە داخستنی گرتوخانەکەی گوانتانامۆ، هیچ شتێک لەو بارەیەوە نەگۆڕاوە. بەڵام ڕەخنەگران دەڵێن بەڵێن لەلایەن بایدنەوە بەس نییە و پێویستە کردار ئەنجام بدات. دەڵێن ئەمریکا دەبێت تاوانباری وەکو خاڵی شێخ موحەممەد دادگایی بکات کە یەکێک بوو لە داڕێژرانی هێرشەکەی 11 سپتەمبەر. بۆ قوربانیانی 11 سپتەمبەر 20 ساڵ تێپەڕیوە. پێت وایە ئەوە بۆ ئەوان دادپەروەرانەیە کە 30 ساڵ تێپەڕێت، 40 ساڵ تێپەڕێت و لە کۆتاییدا ئەم پیاوانە لە گوانتانامۆوە بەهۆی پیری تەمەنیانەوە بمرن و هەرگیز دادپەروەری وەدەستنێت. شەڕ کۆتایی هات، هیچی دیکە پاساوێکی یاسایی بۆ گرتنی ئەو خەڵکە نەماوە. بەهۆی ناسەقامگیری بارودۆخی یەمەنەوە ئەلزەیفی نەنێردرایەوە وڵاتی خۆی و ئێستا لە سربیا لەژێر چاودێری ئەمنی توندا دەژی. کاتێک هیچ پارێزەرێکت نییە، کەست نییە، ناتوانیت پەیوەندی بە خێزانەکەتەوە بکەیت، نەنگیە بوونت لە گوانتانامۆ، خەڵکی دەترسن قسەت لەگەڵ بکەن و ناتوانیت هاوسەرگیری بکەیت. بەڵێ وەک ئەو وایە ئێستا بە جۆرێکی دیکە لە گوانتانامۆ بم. دەڵێت نووسین لە ڕووی دەرونیەوە یارمەتی داوە و هیواخوازە کتێبە نوێیەکەی کە لە زیندان دەستی بە نووسینی کرد بۆ خەڵکی ڕوون کاتەوە بۆچی پێی وایە ئەمریکا پێویستە گرتوخانەکە دابخات. بۆ کارڵا باب لە پنتاگۆن، نامۆ عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.